بابەتی لێخۆشبوونی 15 کرێی قەرزی ئاو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕادەگەینین. بەڕێزان ئەم بابەتە ئەوە جاری پێنجەمە لە ماوەی ئەو 2 ساڵەی ئەمە ئەعلانی دەکەین و جارانی پێشتر تقریبا 2 مانگ و 3 مانگ بووە. ئەو مانگە ئەو جارەی بۆ ماوەی مانگێک، یعنی ئەوڕۆکە 10 مانگە 10 مانگی 4 تاکو 10 مانگی 5 ئەو بابەتە بەردەوام دەبێتن. دوو جۆر لێخۆشبوون هەیە لای ما، ئەو لێخۆشبوونانێکەوە 15 دەکرێتن و ئەو لێخۆشبوونانێکەوە لەسەر بەستانی پێوەری ئاو دەکرێتن کە ئەویش بۆ جاری دووەم نوێکرایتەوە و تاکو 21 ئەو مانگە 21 مانگی 4 بەردەوام دەبێتن. پارساڵ لە 21 4 موافقەی ئەنجومەنی وەزیرانمان وەگرت بۆ ئەوەی کە هەر هاوڵاتیەک بە تایبەتی ئەو شوێنانەی نیشتە جێبوون بوون پابەند بێتن بە بەستانی پێوەری ئاو، دەتوانێت دوای ئەوەی سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاو دەکاتن و پابەند دەبێت بە بەستانی پێوەری ئاو. لێخۆشبوونێکی لەو دەکرێتن لە 800,000 بۆی دەکرێتە 10,000 ئەگەر لە دەرەوەی سنتەری شارە گەورەکان بیتن و لە سنتەری شارە گەورەکانیش ئەو 800,000 ماگانە بۆ دەکرێتە 20,000.